بەڵێ سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە. ئەمڕۆ شەمبە 16 مانگی ڕەزبەری 1401 هەتاوی بەرابەرە لەگەڵ 8 ئۆکتۆبری 2022 زاینی. با بەرنامەی ڕاستەوخۆ سەبارەت بە خۆپیشاندان و ناڕزایەتیەکانی کوردستان و ئێران بەگشتی لە خزمەتانداین بۆ ڕۆماڵکردنی راپۆرت و هەواڵەکان سەبارەت بەم ئاخێزە و کە هەر ئێستا لە ئێران خرۆشاوە. هەروەک ئاگادارن لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا شۆڕای هاوئاهەنگی ڕێکخراوی سنفی معلیمان بانگەوازێکی دەرکرد بۆ دووەمی بار بانگەوازی مانگرتنی دەرکرد کە بەدەم ئەم بانگەوازەوە زۆربەی شارەکان بە تایبەتی تر کوردستان ئەمڕۆ یەکدەست مانیانگرت و دوکان و بازاڕەکانیان دەخست و سەرکارەکانیان نەچوون. بۆ ئەوەی کە ئێمە زیاتر لە راپۆرت و هەواڵەکانی ئەمڕۆ ئاگادار بین، ئێستا هاوڕێ زانا سەعیدزادە بەرپرسی پەخشی تلویزیۆنی کۆمەڵە لەگەڵماندایە کە زیاتر لەبارەی ڕوودا و راپۆرتەکانی ئەمڕۆ باسمەوە بکە. هاوڕێ زانا ئەم کاتت باش؟ سڵاو و ڕێز بۆ ئێوە کاکەمیرەوە هەروەها هاوڕێیانی تلویزیۆن و هەموو بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس. هاوڕێ زانا، ئەگەر دەکرێت لەسەر ڕووداوەکانی ئەمڕۆ راپۆرتەکان هەواڵەکان باسی چی دەکات بۆ ئێمە و بینەران باس بکەیت؟ لە ڕاستیدا کامیرگیان هەروە جۆرێکە خۆتان ئاماژەتان پێکراوەتم نەمەوێت ئێستا کۆیەکی هەواڵەکان بدەم. قەتعەن ئەگەر ئەمجار کات بوو دووبارە هەواڵەکان بە تەفسیل و درێژەتر باسی لەسەرەکەین. هەرو جۆرێکە خۆتان باستان کرد لە دوای ئەو فەراخانی کە درا مانگرتنێکی گشتی لە شارەکانی کوردستان و ئێران بەڕێوە چوو و دیمان کە هەر لە دەستپێکی ئەوڕۆدا لە وێنەهایەک بڵاو بۆ لە شارەکانی مەهاباد، سەقز، دیواندەرە، سناوە زۆرێک لە شارەکانی ئێران کە خەڵک دوکان و بازارەکانیان بەست بوو و هەتا فەراخانیشاندا بوو کە پاش بەستنی دوکان و بازارەکان دێنە شەقام و بە دژی کۆماری دیکتاتۆری ئیسلامی ئێران دێن و بەرخودانەکەن و تەزاوراتەکەن. ئەوە دیمان کە هەر لە سەرەتای ئەم بەیانیە لە شاری سەقز قوتابیانی دانێک لە قوتابخانە کچانەکانی سەقز دروشمیانوتەوە بە دژی کۆماری ئیسلامی و دوجار هەواڵ هات کە دیارەکە هێزەکانی سەرکوتگەر لە شاری سەقز هێرشیان کردوەتە سەر و قوتابیانە و بەداخەوە چەند کەسێکشیان بریندار کردووە. و دوای ئەوە دیمان هێواشاش خەڵکاتنە سەر شەقامەکان و شارەکان بەقەولە خڕۆشا و خەڵک بە دروشمی مەرگ بەر دیکتاتۆر و ژنژیان و ئازادی دروشمیان بە دژی کۆماری ئیسلامی ئێرانوتەوە و شتەیە کە زۆر جێگای داخ بۆ ئەمڕۆ دیمان کە لە ئەوڕۆی شاری سنەدا دانەیەکرد لاو کە شۆفیری دیارە ئۆتۆمبیلەکەی خۆی بوو و بە ئەو شتەی کە ئێستا جێکەوتووە لە ناو خەڵکەیانی بۆ خلێداین بە نیشانەی دەربڕینی ناڕزایەتی ئەویش سیگناڵی تۆمبیلەکەی لێدا، بەڵام بەداخەوە هێزەکانی سەرکوتگەری کۆماری ئیسلامی بەداخەوە بە چەکی لیاندا بوو و دەست بە گیانی بەخت کرد کە ئەوە دیارە وێنەکەشی بڵاو بوو و زۆر جێگای داخ بوو بۆ هەموو خەڵکو و بۆ بیری گشتی. بەڵام دیارە خەڵکی شاری سنە ئێستا لەسەر شەقامن بەرخودان درێژەی هەیە و ئەبینین کە زۆر یەک لە شوێنە شەقام و گۆڕەپانەکانی شاری سنەیان گرتووەتە دەست. ئێستا هەواڵ هاتووەکە گۆڕەپانی مادەر دیارە گۆڕەپانی دایک لە شاری سنە ئێستا لاوەکان لەوێ لە شەقامان لە شەقامە سەرەکیەکانی تر و هەروەها ئێستا هەواڵ هاتووەکە شاری سەقز هەروەها ببورن خەڵک لەسەر شەقامن، هەروەها بێتەوە شاری مەشهد چەند شوێنی تاران بەتایبەت سەراسەریەکان بەشە سەراسەریەکانیش دیارە بە دوای ئەم بانگەوازەوە هاتن و هەرو جۆرێکی ئاماژەم پێدا ئێستا لە مەشهد خەڵک لەسەر شەقامن، تاران لە چەند شوێنە خەڵک لەسەر شەقامن و دروش ماڵێنەوە و هەروەها لە زانکۆکانیش هەواڵێکە ئێستا بە دەست ئێمە گەیشتووە
زانکۆی ئازادی تاران قوتابیەکان لەوێ کۆبوونەتەوە دروش مەڵێ و دیارە ئەمە تا درنگانی شەو قەتعەن درێژەی ئەبێت ئەمە ئاخێزێکە کە ئێستا زیاتر لە 20 ڕۆژە دەستی پێکردووە و کۆماری ئیسلامی ئێران دیارە وای بیر کردبووە کە ئەمیش وەکو ئاخێزەکانی تر دوای دوسێ ڕۆژ ئەتوانێت بخەوێنە بەڵام ئێستا ئەبینین کە نەتەنها بە کوشتار و لێدان و سەرکوت و دیارە دەست بەسەرکردن خەڵک نەترساون و شەقامیان چۆڵ نەکردووە بەڵکو دەستیان بردووە بۆ تاکتیکایەکی زۆر بە قەولێ مبتەکەرانەتر ئێمە دیومان لە دوێ کۆپێرەکەدا فراخانەکان چونکە ئینتەرنێت قەت بوو یا احتمالی کنترۆلی خەتی ئینتەرنێت بوو لە شەبنامە ئیسفادەیان کرد بوو کاغەزیان چەسبانە بوو دیوار نویسیان کرد بوو یا هەتا لە ابتکارێکی جالبە خەڵک لە تەریقی پەیامهای ئەسمسی تەبلیغاتی پەیامیان بۆ خەڵ ناردبوو کە وعدەی ئێمە فلان ساعات لە فلان شوێنی شارەکانە و ئەمە دیارە کە خەڵک ئێستا بە دوای ڕێگاهای نوێن بۆ ئەوەی کە دژ بە سەرکوتی کۆماری ئیسلامی بستنەوە و قەتکردنی ئینتەرنێت دیارە کوشتن دەست بەسەرکردن ئەشکەنجەکردن و تهدیدکردنی تر خەڵک ناترسێنێ و خەڵک قەتعەن ئەم ڕێگا تا ڕوخانی کۆماری ئیسلامی درێژەدا جا هاوڕێ ئەمیر ئەگەر کات بوو لە درێژەی بەرنمەکە ئەگەر هەواڵی نوێمان پێگەی حتمما من لە خزمەتان نابم و ئەوە بە ئێوە بینەرانی خۆشەویستە ڕاگرێت باش بەڵێ زۆر سپاس هاوڕێزانە حتمما لە مەجای دیکەدا دووبارە دەهینەوە سەر هێڵ و راپۆرت و هەواڵەیە کە نوێبێ بەدەست گەشت پێ بە بینەرانی ڕابگەینی زۆر سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ هەرو جۆرەی کە هاوڕێ زانە باسی کرد ئەمڕۆ بە تایبەت کوردستان خۆشە بەدەم ئەم بانگەوازەی شۆڕای هاوانگی ڕێکخراوی سنفی معلیمان و زۆرێک لە هەڵسوڕاو مەدەنیەکان ئەم بانگەوازیاندا بە تایبەت کوردستان بەدەم مانگرتنەوە زۆر جوان هات و هەموو یەکدەست دوکان و بازاڕیان داخستووە و شۆنی کارەکانیان نەچوون و لە زۆر یەک لە مەدرسە و زانکۆکان هەموو خوێندکاران و قوتابیان کۆبوونەتەوە و دروشمی مەرگونەمان بۆ دیکتاتۆر و ژنجیان ئازادی دەڵێنەوە. ئێستاش هاوڕێ جەماڵ بزرگپور ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵا. هاوڕێ جەماڵ ئەم کاتت باش زۆر سپاس بەوەی کە بەشداری بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆمان. سڵاو بۆ تۆ کاک ئەمیر، سڵاو بۆ هاوکارانت، سڵاو بۆ خەڵکی شۆڕژگێری کوردستان، سڵاو بۆ خەڵکی شۆڕژگێری ئێران. ئەمڕۆ جارێکی تر نیشانیاندا بەڕاپەڕینی خۆیان بە خۆشان لەسەر شەقامی شارەکان نیشانیاندا کە ئەزمیان جەزمە، هیچ تەلاشی ڕەزیلانە و ترسنۆکانەی کۆماری ئیسلامی لە گرتن، کوشتن، میلیتاریزەکردن، هاتو هاوارکردن، هیچ کام لەوانە ناتوانێت بەر بە ئەزم و ئیرادەیان بگرێت بۆ ئەوەی کە کۆتایی بەم ژیانە نەکبەتە کە ئەم ڕژیمە بەسەریان داسەپاندووە بێنن. بۆیە جێگەی خۆیەتی لێرەوە سڵاوی گەرمی خۆمان پێشکەش بە قارەمانەکانی سنا، مەریوان، بۆکان، مەهاباد، سەقز، بانا، سەردەشت، شنۆ و باقی شوێنەکانی تر بکەین. سڵاوی خۆمان بنێرین بۆ ئەو لاوانە تێکۆشەرانە، بۆ ئەو کچ و کوڕانە کە ئازایانە و بوێرانە لە شارەکانی تاران، مەشهەد، ئیسفەهان، شیراز، تەبرێز هاتوونەتە وەک گەلێک شارێکتر هاتوونەتە سەر شەقامەکان و هاواری حەقخوازی خۆیان دەکەن. ئومیدوارم کە بەڵێ کاک جەماڵ خۆتان ئاگاداری هەموو وەزعەکە هەن. ئەم بەشداری وەکو بزوتنەوەی ژنان کە پێشەنگی ئەم ناڕەزایەتی خۆپیشاندانە نەبوون و دواتر بزوتنەوەی خوێندکاران. ئێستاکە دەبینین جیا لە دەهەی هەشتاکان دەهەی نەوەدیەکانی ژیانەوەی نوێ هاتوونەتە سەر شەقام و خۆپیشاندان و ناڕەزایەتی دەکەن. ئەمەش دووەمین بانگەوازی شۆڕای هاوانگی ڕێکخراوی سنفی و هەڵسوڕاو مەدەنیەکان بوو کە ئەم جارەیان زۆر تایبەتی تر جوابی داوەتەوە. هەڵسەنگاندنتان لەسەر ئەم مانگرتنە بە تایبەت کە کوردستان یەکدەست بوو چۆنی هەڵدەسەنگێننەوە و کاریگەری چییە بۆ داهاتوو؟ کاک ئەمیر، ئەوانەی کە تۆ باست کرد من چەند شتێکیشی پێ زیاد دەکەم تا دوێنێ ئێمە قسەمان لەوە بوو کە دەبێت تەلاش بکەین و هەوڵ بدەین
فعالینی سیاسی و فعالینی اعتراضاتی ئەم دواییانەی لە ئێران تەلاش بکەن کە شێوەیەک هەڵبژێرن شێوەیەک ڕچاو بکەن کە ئەم اعتراضات و ناڕزایەتیانە توودەیی بێتەوە و جەماوەرێکی زۆرتر پەیوەست بن ڕاستە هاودڵن بەڵام هاوڕابن لەگەڵی ڕێبکەون ئەوەی کە تۆ باست کرد و ئەوەی کە ئیمڕۆ ئێمە دەیبینین لە شارەکانی کوردستان و ئێران خەریکە بەرەو ئەوە نزیک دەبینەوە تۆ تمشاکە شارەکان مان دەگرن نەتەنیا لە کوردستان لە شارەکانی تری ئێران قشرە جۆر بە جۆرەکانی ناو کۆمەلگا خەریکن ئەو ئامادە دەبن بۆ ئەوەی کە لەگەڵ ئەو ئاعتراضات و ناڕزایەتانە ڕێبکەون هەر ئێستا کە من قسە لەگەڵ تۆ دەکەم کاک ئەمیر لە زۆربەی شارەکانی ئوروپایی خەڵک ڕژاوندە سەر شەقامەکان تەنیا ئێرانیەکانیش نییە بەڵکو بەشێکی بەرچاویش لە خەڵکی ئەو وڵاتانە هاوڕابوون هاودەنگ بوون لەگەڵ دروشمی ژیان ئازادی ئەدەنەوە بۆ پشتیوانیکردن لە ئاعتراضات و مبارزاتی ئێران هەر ئێستا ئەو ئاعتراضات و ناڕزایەتیانە لە زۆربەی شارە گەورەکانی ئوروپایی بەڕێوە دەچێت کەوابوو ئەو حرەکەتە کە دەستی پێکردووە بە ئێمە دەڵێ خەریکە ڕێگە دەپێوێت خەریکە ڕێگە ئەدۆزێتەوە بۆ ئەوەی کە بەرەو ئەوە بڕوات ئەم مبارزاتە ئەم ئاعتراضاتە توودەیی بێتەوە جەماوەری بێتەوە و بەم ڕێگا و بەم شێوە دەستگای سەرکوتی کۆماری ئیسلامی فەلەج کات و ئێستا تقریبا نەتوانم بڵێم ڕاستە هەیە مەوجودە کۆماری ئیسلامی ئیستفادەی لێ دەکات بەڵام بە تووری واقعی ئەگەر تێیدا ورد بینەوە سەرڕای ئەو هەموو زەخت و زۆرەکە کردویانە سەرڕای ئەو کوشتارەکە کردویانە سەرڕای ئەو هەڕەشانەکە کردویانە بەڵام دەبینین ڕۆژ بە ڕۆژ شێوەگەرێکی مبارزە تاکتیکهای جۆر بە جۆر هەڵدەبژێرن ئەم خەڵکە ڕاپەڕیوە بۆ ئەوەی کە بتوانن ئەم دەستگایە لەوەی کایە زۆرتە فەلەجی بکەن کەوابوو من پێم وایە کە ئەو حرەکەتەی کە ئیمڕۆ لە کوردستان هەروەها لە شارەکانی ئێران دەستی پێکرد و بە پاپشتی ئەوە لە زۆربەی شارەکانی ئوروپایی دەستگە خەریکە بەرەو ئەوە دەڕوات کە ئیستفادە بکە لە زەرفیەتەکانی خۆی لە ئیبتکاراتی خۆی بۆ ئەوەی کە بتوانێت دەستگای سەرکوتی کۆماری ئیسلامی کە تەنیا دەستگایکە کە تەنیا ئامرازەکە ئێستا ئەمڕۆ بەدەستێتی بۆ لەسەر پێمانەوە بتوانێت ئەوە فەلەج بکات ئەمە نقطەیەکی مهمە و بۆیە بە بڕوای من ئیدامەی ئەم وەزیەتە پەرەسەندنی ئەم وەزیەتە مطمئنن بەرەو ئەو شوێنە دەڕوات ئیدامەی ئەم وەزیەتە دەستگای سەرکوتی کۆماری ئیسلامی نەتەنیا زەوینگیر دەکات بەڵکو بە تۆری واقعی و بە تۆری عینی فەلەجی دەکات و ئەو کاتەیەکەیتر ئەم کۆماری ئیسلامی مانایکی نیەمانەوەکەی و ئامرازێکی بەدەستەوە نییە بۆ مانەوە ئیدامەی حیاتی ڕەشی بەڵێ کاک جەماڵ هەموو بۆ خۆت باست کرد کە ئەم ئاخێزە چەندە ئەنی ئەمە ئەمڕۆ تقریبان 19 ڕۆژەکە لەم خۆ پیشاندان و ناڕزایەتیانە هەن و خۆرۆشاوە سەر شەقامەکان ئەم بزوتنەوەی ژنان بزوتنەوەی خوێندکاری زۆرێک لە چین و توێژەکان بۆ خۆشتان باستان کرد ئەم باقی چین و توێژە کۆمەڵایەتیەکانی دیکە چی بکرێت کە ئەمانیش بێن پەیوەست بن بەم ئاخێزەوە پێتاوانیە بۆشاییەکەیە لەم ئاخێزەدا ئەم بۆشاییانە دەبێت چۆن پڕبێتەوە من پێم وایە خەریکە ڕێگە دەپێوێت ئەم مبارزات و ئاعتراضاتە کە دەستی پێ کردووە و عەزمی جەزم کردووە بۆ ئەوەی کە کۆتایی بەم وەزعیەتە کە تا ئێستا 43 ساڵە بەسەریاندا تەحمیل کراوە بێنێت خەریکە ڕێگەی خۆیە بینێتەوە ئەمە بە ئیرادە ناکرێت بە تەبلیغ ناکرێت و ڕەوەندی تەبیعی خۆی دەڕواتە پێشەوە بە بڕوای من هەر ئەم ڕەوشە بۆ بەکاربردنی ئیبتکاراتی جۆر بە جۆر نیشاندانی ئینعتاف بەکاربردنی تاکتیکی جۆر بە جۆر هەمووی ئەوانە بە ئێمە دەڵێت کە تەلاش دەکا ئەم بزوتنەوەیە جەماوەری بێتەوە و لە ڕاستی ئەماندا بتوانێت بزوتنەوەی کرێکاری کە ئێمە سەرەتاکانی دەبینین لە ئێلامی و ڕاگەاندنیان ناکەڵبەتەوە کافی نییە بەڵام دەیبینین کە بزوتنەوەی کرێکاری خەریکە ملحق دەبێتەوە بەم بزوتنەوەیە خەریکە لە ئێستش کە تێدایە
بە تۆری واقعی لە شەقامەکان لە ئێترازاتەکان لە مانگرتنەکانە ئێمە دەبینین وەکو بەشی زۆری کرێکار و زەحمەتکێش و لاوان پێکەوە ئەو مبارزاتە و ئێترازاتیان تا ئیمڕۆ هێناوە. بەڵام قسە لەسەر وەکو چینێکی دیاری کراوە کە بتوانێت پشتی کۆماری ئیسلامی بشکێنێت بە بڕوای من دەبێت ڕێگەی تەبیعی خۆی تێ بکات و ئەو کاتەیەکە ئێمە بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی کوردستان، بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی لاوان، بزوتنەوەی بۆ ژینگە، هەمووی ئەمانە لە یەک قاڵبدا و لە یەک جەهەتدا بەکاربردنی ئێعتسابی سەراسەری و دەستنانە سەر گەلووی جمهوری ئیسلامی، داخستنی مەراکزی گەورەی سەنعەتی و تەولیدی، وهروە داخستنی بازار، وهروە داخستنی هەموو ئیمکاناتی خەدەماتی و هەموو ئیداراتی کۆماری ئیسلامی. تۆ بە من بڵێ چ دەکات کۆماری ئیسلامی؟ دەستگای سەرکوتی هەر ئێستا بۆ ئاگاداری ئێوە کاکە ئەمیر لە نێو خۆیاندا جگەلەوەی اختلافاتیان لێ پێدا بووە، لە نێو خۆیاندا دڵ سەردیان تێ پێدا بووە، لە نێو خۆیاندا خەریکن بیر لەوە دەکەنەوە کە خەریکی چ دەکەن؟ خەریکن بەرامبەر بە خەڵکێک دەوەستن کە داوای نان ئاو ئازادی دەکەن، بەرامبەر بە خەڵکی وێستاون کە بەرابەریان دەوێت، بەرامبەر بە خەڵکی وێستاون کە لەم ژیانە کە ئەوانیش تێدا بەشدارن، کە ئەوانیش تێدا زەرمەند بوون، خەریکن بەرامبەر بەوانە وەستاون. بۆیە ئەم فکرە ئەم فکریەتە لە نێو هێزەکانی کۆماری ئیسلامیشدا بە جۆرێک خەریکە جێگە دەگرێت و ئەو تەزەلزل و ڕاڕاییە لە نێو ئەوانیشە خەریکە وردە وردە پەرە دەسێنێت. جا بۆیە ئەمەم پێم وایە کە مەجموعەی ئەم حرەکاتانەیە کە دەکا بەوەی کە جمهوری ئیسلامی ئەگەر پێمان وایە مەسئلەی ئەسلیەکەی ئێستاوە تەنیا هێزێک کە دەتوانێت بەسەری خۆی پێڕابگەرێ هێزی سەرکوتگەریەتی، ئەم هێزە سەرکوتگەرە دەبێ مەوردی ئاماج و حملەی کۆمەڵانی خەڵک و بزوتنەوەی ئەترازیەکان بێت، نە بە ڕوودەڕوو، بەڵکو بە ئەوە کە باسم کرد بەکاربردنی تاکتیکی جۆر بە جۆر و بەکاربردنی مانگرتن و ئێعتساباتی سەرابسەری ئەوەی کە ئیمڕۆ دیومانە بتوانن ئەم ماشینە زەمینگی هەرچی زۆرتر زەمینگیکەن و بتوانن فەلەجی بکەن و ئەو دوودەڵی و ڕاڕایی و ئەوانە لە نێویاندا پەرە پێ بدەن. بۆیە بە بڕوای من ئەمە ڕەوەندێکی تەبیعیە کە تێی دەکات و ئێمە بە ئەوەش بەڵێم ببەخشە قسەکەم تۆزێ توولانی بوو. جمهوری ئیسلامی 43 ساڵ هەیە، دەزانین هەموو سروەت و ئیمکاناتی ئەو کۆمەلگای لە خزمەت بەمانەوەی خۆی تەرخان کردووە، باشە بەنابەرین هێشتا ئیمکاناتی هەیە. بۆیە نابێت پێماوا بێ با پەلە کۆماری ئیسلامی دەڕوخێت. ئەمە دەبێت ڕەوەندی تا ئێستا لە ساڵەکانی پێشووترەوە هەتاکو ئێبرا ئەمە خشت بە خشت چۆنیەتی جەماوەری بوونی ئەم مبارزە و ئێعترازاتە و لە دڵی ئەم مبارزات و ئێعترازاتە خەڵک ئەوەی کە بۆیان مهمە بزانن سبحینێ چ دەبێت و بۆ سبحینێ هەل لێستەوە سەرمایە گوزاری بکەن، ئیجازە نەدەن وەکو وڵاتانی تر وەکو شوێنەکانی تر و یا تەنانەت وەکو ساڵی 57 کەسانێک لە دەرەوە بە ئیسفادە لە میدیا و لە زۆر بەندوبەستی تر لە دەرەوە بتوانن سوار مەوجی ئاعترازاتی ئەوان بن، خۆیان بەدەستی خۆیان حاکم بن بەسەر چارەنووسی خۆیانە، بە ئیتکا بەسەر هێزی خۆیان بتوانن سبحینێ و داهاتی خۆیان ڕقم لێ بدەن. هەمووی ئەمانە احتیاجی هەیە بەوەی کە ئەم ڕەوەندە تەبیعیەتە تێبێ بکە. بەنابەرین نابێ هەندە بە پەلە بین بە پەلەین بۆ ئەوەی کە بتوانین جمهوری ئیسلامی بڕوخێنین، بەڵام چاکی بڕوخێنین بۆ ئەوەی کە لە ڕوخانی کۆماری ئیسلامی سبحینێ جامعەیەکی ئازاد و بەرابەر کە تێیدا ڕفاه و خوشبەختی مسوەگەر بێ، ببێ بە قانون بە پەرچەمەکەیدا بە ئاڵاکەیدا حەکرابێ، ئەوە دەبێ ئێمە بۆ ئەوە تێبکۆشین. بۆیە من پێم وایە ئەم حرەکەتانە کە ئیمڕۆ دەکرێت و ئەم حرەکەتانە کە تاکتیکان و ئەم ڕەوشان و ئەم مبارزاتەکە خەریکە وردە وردە خشت بەنای و پایەی ئەو نوع ڕوخانەی کۆماری ئیسلامی دەستەبەر دەکات. ئێوە چاو لێ بکەن کاک ئەمیر، دیسانەوە بم بووە قسەکانم درەژێ فەرموو.
ئێوە لە ئاعتراضات و مبارزاتی ئەم دەورەدا کە لەوانەی پێشوو مایە وەرگرتووە و ئەوانەی پێشوو زەمینەکەی بوون، بەڵام زۆر جیاوازی هەیە جگە لە مەسئلەی ژنان کە بوونەتە ڕەهبەری ئەو مبارزاتە، جگە لەوەی کە مەسئلەی حیجابیان بەرداوە، جگە لەوەی کە هاوبەستگی و هاوپەیمانی لە نێو خەڵکی هاوچارە نووس دەستی پێ کردووە، تەفرەقە و ئەوانە کە کۆماری ئیسلامی ئەوڵەدات نەیتوانی پشتیوانێکی گەورەی جیهانی بەخۆ جەلب کردووە، بەڵام لە هەمان کاتدا تۆ دەبینی شعاری مەذهبی، شعارێکە کەسانێ دایانێ بخەنە دەم خەڵکەوە بۆی خۆیان مەترا بکەن، ئەوانە خەبەرێک نییە. خەڵک تەلاش دەکەن بە ئیتکا بە خۆیان، بە هێزی خۆیان، چونکە سبحینیشان دەبەرچاوە. تەنیا ئیمڕۆ نییە گڕوگوفێ بێت و تەواو بێت و جمهوری ئیسلامی بڕوخێ، سبحینێش هەیە. بۆ ئەوە سبحینێمان دیسانەوە تووشی وەزێتی دیوانە بین، ئەگە تا دوێنە بە ناوی ئیسلام و سەرکوتیان دەکردین، ئەمڕۆ بە ناوی میهن و وڵاتەوە سەرکوتمان نەکەن و دیسان بەشی ئێمە محرومیەت و بێحقوقی نەبێت. بۆیە دەبێت ئەو تەجروبانەی ساڵی 57 ئەو تەجروبانەی دەوروبەری خۆمان و ئەو تەجروبە و ئەزمونانی خۆمان ڕەچاو بکەین، بزانین ڕۆخانی جمهوری ئیسلامی حتمیە، بەڵام چۆنی دەبێ بڕۆخێنین، بۆیە دەبێ هەنگاو بە هەنگاو بچینە پێشەوە، ئامرازەکانی چۆن ڕوخانی بەدەست بینین کە سبحینێ بتوانین لێ بەهرەمەند بین و خەڵکی کرێکار و زەحمەتکێش، خەڵکی چەوساوە لە سەراسەری ئێران و لە کوردستان بتوانێت بحەسێتەوە. بەڵێ کاک جەماڵ، خۆشتان لە قسەکانتاندا ئاماژەتان پێکرد کە هەر ئێستا لە زۆربەی شارەکان لە دەرەوەی وڵات خۆپیشاندان و ناڕزایەتیە. پرسیاری من لێرەدایە گرنگی پاڵپشتی ڕاپەڕینی جیهانی ئێرانیەکان لە دژی کۆماری ئیسلامی چییە و کاریگەریەکانی چییە بۆ ئەم ئاخێزەی کە ئێستا لە ئێراندا لە گۆڕێدایە؟ با دوو شت لە یەک جیاکەینەوە. یەکێکیان وڵاتانی دەوڵەتانی غەربین، ئەمانە جاروبار شتێک دەڵێن چونکە ئەفکاری عمومی دەبینن، بەڵام لە واقعدا کاک ئەمیر بە بڕوای من نەزەری خۆمە ماتڵن، چاوەڕێن، ئەمان هێشتا دەستیان لە کۆماری ئیسلامی هەڵنەگرتووە. بۆچی؟ چونکە ئەم ڕادیکالیزمەی ناو ئەم بزوتنەوەیە و ئەم بۆچوون و جەهەتگیریە لە ناو ئەم بزوتنەوەیە و پتانسیل و زەرفێتی ئەم بزوتنەوەیە دەبینن، بۆیە نیگەرانی ئەوەن. جمهوری ئیسلامی ئێستاش بۆ ئەوان دەوڵەتێکە کە بتوانێت بەر بەم ڕادیکالیزمە، بەر بەم عەداڵەتخوازیە، بەر بەم مەوجە لە پێشڕەوی و پێشتازیە لە نێو بزوتنەوەدا بگرێت. بۆیە هێشتا دەستیان لە کۆماری ئیسلامی هەڵ نەگرتەوە یا هێشتا بە تەواوی پشتیان تێ نەکردووە، بەڵام تحتی تەئسیری ئەفکاری عمومی خۆ جاروبار شتێک دەڵێن، بۆ ئەوەی کە دەزانن ئەفکاری عمومی ناوخۆیان، ئەفکاری عمومی جامعە. تۆ تمشاکە زۆربەی شاعران، نویسەندەگان، هونەرمەندانی دەرەوەی وڵات باسەکەم باشە، زۆربەی خەڵکی دەرەوەی وڵات، زۆر حتا من ئەتوانم بە ئیتمینانەوە بە ئێوە بڵم خەڵکی عادی وڵاتانی دەرەوەی وڵات متوەجێ ماجراکە بوون و ئەفسوس دەخۆن بۆ ئەوەی کە خەڵکی ئێران توانویانە ئەو ڕژیمە تحملکەن. بۆیە ئەگەر بێت و ئەم ئەفکار عمومیە پەرە بستێنێت کە لە حاڵی پەرەسەندندایە، ئەگەر ئاعتراضات و ناڕزایەتی لەنێو خودی ئێراندا بتوانێت پەرە بسێنێت کە لە حاڵی پەرەسەندندایە، ئەمجار ئەوان دەکەونە تەقەلا کە ئیتر دەزانن کۆماری ئیسلامیان بۆ جێبەجێ نابێت. ئایا گواتلۆبێکی تر دروست دەکەن؟ من بەڕاستی نازانم، یا تەحلیل و ئەرزیابی ئەوە زۆر ئاسانی و پیچیدەیە، بۆیە دەبێ فاکتۆرهای جۆر بە جۆر، احتمالاتی زۆر بە جۆر ببینی و لەوانەیە بیر لەوە بکەنەوە کە ئەگەر بزانن کۆماری ئیسلامیان بۆ جێبەجێ نابێت، بۆ مەهاری ئەو بزوتنەوەی و بۆ مەهاری ڕادیکالیزمی ناو ئەو بزوتنەوەیە، لەوانەیە بیر لە ئالتەرناتیوی تێ بکەنەوە. بۆیە هەر ئێستا ئێمە دەبێ زمینی ئەوەی کە ئاعتراضات و مبارزاتان پەرە پێدەین، هاوپشتی لە نێو خۆماندا بەهێز دەکەین، بەڵام دەبێ وریای ئەمە ببین و بزانین ممکنە دەستهایەک لە پشتەوە ببن بۆ ئەوەی کە بتوانن ئەم ئاخێزە بەلاڕێدا بەرن. وریایی لەم بابەتەوە و وشیاری لەم بابەتەوە زۆر گرنگە بە بڕوای من بۆ ئەوەی کە مەجالی شتی وە فراهەم نەبێ. بۆیە بەڵێ کاک جەماڵ،
وەکو دوا پرسیار لە نێو قسەکانتاندا ئاماژەتان پێدا کە دیارە لە ناو دەسەڵات لە نێو حکوومەتی مرکزیدا شکافەیە کە لێن هەیە لە نێو خۆیاندا وەکو پرسیار ئەگەرە سیاسیەکان و داهاتووی ئەم بارودۆخە ئێوە چۆن هەڵەسەنگێنن؟ کۆماری ئیسلامی ڕاستەکەی جاران باڵی ئیسلاح ڕفۆرمخوازی لە نێو خۆیدا شکڵ پێدا بۆ ئەوەی کە ماوەیەکی ئیجازەیان پێدا لە دەوڵەتا بن و لە ئۆرگانهای کۆماری ئیسلامی دابن بۆ ئەوەی کە ئاعترازات و ناڕزایەتی خەڵکدان بمرچێنن. ئەوان خۆ ئیسلاح تەڵەبەکانیش معلوم بوو کاتی خۆشی ئێمە هەمووان باسمان نەکرد کە لە ئەساسدا ئەوان پێیان وایە ئەمە ڕێگەی پاراستنی کۆماری ئیسلامیە. بەڵام کۆماری ئیسلامی ئەم ئیمکاناتی لە خۆی کوێر کردەوە بە دوای ئەوەی ماوەیەک ئاعترازات و ناڕزایەتیەکان دامرکە ئیتر ئەوانیش بێخاسیەت بوون بۆ مزاحم بوون بۆیە فڕێدانەوە چوونە دەرەوە دەوڵەتێکی یەکدەست و مەجلسێکی یەکدەست و ئۆرگانهای یەکدەست و هێزی سەرکوتگەری یەکدەست و هەمووی ئەوانێ پێکەن. ئێستا جاروبار دەبینین مەسەڵەن موسەوی مەترح دەکەن جاروبار ئیسلاح تەلەبەکان لە گەوشە ئەملاولا قسەیەک دەکەن بەڵام کارتەکەیان سوتاوە. ئەمە ساڵی 96 سووتا دیگە تەموم ماجەرا ئەو وەختێ خەڵک متوەرجە بوون کە ئەم جمهوری ئیسلامی ئیسلاح ناگرێت هەوڵیاندا لە انتخاباتی بۆ خاتەمی دوای انتخابات بۆ موسەوی دوای انتخابات بۆ ڕۆحانی خەڵک کوتیان بە ممکنە تەغیرە بۆ وجود بێت بە تەجروبەی خۆیان بۆیان دەرکەوت کە تازایی تر سندوقەکان فایدەی نییە بۆیە هاتنە سەر شەقام و اینجا لە شەقامیان هەڵبژارد خەڵک لە ساڵی 96 و دوای 98 و ئەوەی ئێستا بەنابەرین ئەو کارتەی سوتاوە. بەڵام بە تۆری واقعی ئێستا ئەوە دەیبینین لە ناو شەبەکەی مەجازیدا بەعزە شتێک بڵاو دەکەن و ڕۆژنامەکانیان شتێک دەنووسن زۆرتر بۆ ئارامکردنەوەیە. لە واقعدا ئێمە نابێتەوە هەم بمانکرێت کۆماری ئیسلامی و ئەم دەستگای ڕەهبەریەی ئێستا ساقە لەسەر مقاومەتکردن. بەڵام ئەم مقاومەتە دەبێت تێک بشکێت. بەڵام لە عین حاڵیشا دەبێت بزانین کە لەم مقاومەتەدا درزیان تێدەکەوێت ناڕزایەتیان تێدەکەوێت. لە من بە دوور مەزانە کاگ ئەمیر هەر ئێستا ژمارەیەکیان لە فکری داهاتوی خۆیاندا چۆن دەرباز بن. ئەم خڕۆشە کە دەستی پێکردەوە و دیارە سەری کۆتاییشی نییە. بەنابەرین درێژەی ئەم مقاومەتە درێژەی ئەم ئاعترازات و ناڕزایەتیانە یەکێکتر لە خاصیتەکانی وایە کە اختلاف و ناکۆکی لەنەو دەستگای حاکمیەتە پەرە پێدات. بەڵام دەبێت ئەوە بزانین هیچ اختلافێک بە معنای پوانی مثبت نییە و هیچ اختلافێک مەجالێک ناکاتەوە بۆ ئەوەی کە ئەحیانەن جەماعەتێتر مەطرح بکەن و حتا ممکنە لە دەریشەوە وڵاتیشەوە وڵاتانی غەربیش لەنێو خودی ڕژیمدا بیل لەوە بکەنەوە کە ممکنە دەستە بەرێکن لەنەوە سپای پاسدارانە ممکنە بیل لەوە بکەنەوە کە ممکنە مەسەڵەن شتێک ساز بکەن. بەڵام بە تۆری واقعی هەموو ئەمانە تەجربە کراوە لە حکوومەتی شاوە تەجربە کراوە لە حکوومەتی نوعی مەذهبی و تەجربە کراوە ئیسلاح تەڵەبان هەموویان ئەمانە تەجربە کراوە و خەڵکی تر تازە ئەوانەی نەوتە پێشسەر ئێستا ڕێگان نییە. بۆیە ئەم ئاعترازات و مبارزاتە لە ئیدامەی خۆیدا بەکاربردنی ئبتکاراتی جۆر بەجۆر تاکتیکای جۆر بەجۆر بۆ ئەوەی کە بتوانێت هەرچی زۆرتر جەماوەری بێتەوە و بیر لە داهاتووی خۆی بکاتەوە لە نێو خۆیدا ڕێکخراو بێت بە ئیتکا بەهێزی خۆی تەنیا ڕێگایە بۆ ئەو مەسەلە وامش دەزانن کۆماری ئیسلامیمانە دەزانێت. بۆیە تەلاش دەکا بە هەر جۆرێک بووە کە بەر بە جەماوەری بوونی خەڵک بگرێت بە ترس و ناڕزایەتی و بە ترسنانەوە بەڵام دەبینین هەمووی بە پێچوانی خۆی تەبدیل بوو. بەڵێ زۆر سپاس هاوڕێ جەماڵ بزۆرپور ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە. من پرسیارێکم نییە لە کۆتاییدا ئەگە خۆتان دەتانوێت ئاماژە بە شتێ بدەن فەرموون. نەخێر منیش قسەیەکی ترم نییە هەر بژین و هیوام سەربەرزی و سەرکەوتنی هەموو لایەک. زۆر سپاس بۆ بەشداریتان. بەڵێ بینرانی ئازیز هەر ئێستا پەیامێکمان لە شاری سنەوە بۆ هاتووە نووسێتی سڵاوتان لەبێت ماندوو نەبن ئینتەرنێت زۆر لاوازە ناتوانین ڤیدیۆکان بنێرین خەبەری زۆر گرنگم هەیە ئەلان ئێرە وەکو مەیدانی شەڕی لێ هاتووە لە
هەموو شەقامەکانی ئەو شارە بە تایبەت شەقامی ئینقلاب، مەیدانی ئینقلاب، سێرای شەریفاوە، فردەوسی، سێرای ئەدەب، مەیدانی مادەر و سێرای نەمەکی و خیابانی ئازادی، بەهاران، نایسەر، عەباساوات، چوارباغ و تەکتەکی ئەو شەقامانە خەڵک لەسەر شەقامنەوە برینداریش هەیە بەداخەوە بریندار هەیە و کەسیش نەیوێراوە فعلەن بچێت. داواکاری بووە کە لەو بەرنامە ڕاستەوخۆیەدا لێرە ئێمە بڵێن ئەو کەسانەی کە کاری پزیشکی دەزانن، ئەو پزیشکانی کە ئێستا ئەلان ئەم خەڵکە نیازیان پێێتی بێن بەدەم ئەم خەڵکەوە لە هەموو شەقامەکان ئێستا خەڵک هەیە و بەداخەوە برینداریشمان هەیە. زۆر سپاس بۆ ئەو بینەرەکە ئێستا لە شاری سنەوە ئەم پامینەر. بەڵێ هاوڕێ مەحیە ئیرەجی ئەندامی کویتەی ناوەندی ژینا ئەمینی در تهران به انتقال جسدش به سقز به مراسم خاک سپاری بدل به جولانگاه همه خواستها اخراجات عمومی جامعه شد. این اعتراضات بر بستر زنده‌ترین شعار بەڵێ دەنکەیە فەرموو بەڵێ ئەوڕۆ بە شێک لە هێزە سیاسیەکانی کوردستان و ئێران هەروەها هێزی سوێدیش هەروەکەی بینەن بەشداری ئەو ئاکسیۆنە اعتراضیە لە شاری تۆبۆری کە خەریکە بەڕێوە چێت و بەشبڕکەکانی ئێمە بەشداری کات و قەول وایە کاک حوسەینی حەمیدی لەلایەن هاوڕێیانی ئێمەوە لەم بەراسمە قسە و باسێ بکات کە دواتر بەخشێکی ئەوە ئێستا یەکێک لە ئەندامانی ئەو کمیشەی بەڕێوەبەری خەریکە قسەکان لە هەر حاڵار بۆ خۆتان بینیتان بەرچاو لێرە کۆبووەتەوە و ئێمە هەوڵە دێن هەموو گزارشەکە ئەگەر ناو بۆتان بۆزیان از جمله دانشجویان در که از دانشگاه‌ها نیست در اعتراض به حقوق اعتراض به ستم و استثمار و زور و سرکوب جمهوری سیاسیەکانی کوردی تەمەن هەموویان نا بەڵام بەشێکی زۆر لەلایەنە سیاسیەکان لێرە بەشداریان کردووە یا لە لایەنە سیاسیەکان کە بەشداریان کردووە جنایات پرشماری را مرتکب شد. زۆر لە هەڵسوڕاوان زخمی کردن آنان، موج وسیع بازداشت‌ها از گروه‌های مختلف اجتماعی، تحصیل زنان، جوانان، دانشجویان، روزنامه‌نگاران، دانش‌آموزان را بازداشت، کانون نویسندگان ایران اعدام شد بر اساس اخبار منتشر از 26 کمونیستی کارگری رسمی دست کم 19 بەشێکی زۆری تری تاکە کەسیش بەشداریان کردووە ئێستاکە من هێنەکەی هەندە سەدحایە. بەڵێ هاوڕێ مەحیە دیارە ماوەیە لە زۆر بەشدار بۆ زۆر چالاکانە کاریان کردووە. هەتا ئێستا چڕۆڵ و دەورێکی بووە ئەم ئاکسیۆنانە وا دیارە دەوری زۆر بووە بەڕاستی زۆر بووە هیوادارم ئەگەر ئەمانە بتوانن لە ڕێگەهای مختلفەوە کە گوازراوەتەوە لە هەموو وڵاتەکانە بەتایبەت ئەوڕۆ کە ڕاگەیاندنی گشتی لەلایەن مامۆستایانەوە ڕاگەیاندراوە بەشێکی زۆر لە شارەکان لە مانگرتنی گشتیا بەرەوەبن تەنها لە بەشێکی زۆر لە شارەکان و پایتەختەکانی وڵاتانی دەرەوە ئاکسیۆن بەڕێوەچێ هەروەکە لە تۆبۆری شەیبینن بەرەوەچوونی ئەم ئاکسیۆنانە زۆر تەنسیری هەیە ئەمە پێشتریش باس کراوە گەڕێتەوە بۆ ئەو تاریخ کە پێشتر ئاکسیۆنەکانی دەرەوەی وڵات بوویانەوە تاسیری بووە لەسەر هەموو ئەو داواڵی ئێستا لە ئێرانە هەیە. ئەگەر ئێمە چاو بکەین لە بزوتنەوەی ویتنام، ئەگەر چاو بکەین لە شۆڕشی 50 هەتاوی هەموو پیشانەدا کە بە تۆری واقعی بەشێکی زۆر لە خەباتکارانێکە لە دەرەوە لە هەندەران بۆ نتوانیویانە دەنگی ئەم ناڕزایەتێنە بە حجەی خەڵکی وڵاتانە بگەێنن. ئەو تەسیرات پێشگات زۆر بووە لە بڕێک لە ناوەندەکانی وەکو لە پایتەختەکانی وڵاتان هەتا پاڕلمانتارەکان هاتوون هەمویان هاتوون بەشداریان کردو پەیامی خۆیانیان داوە. ئێستا مۆزوعەیە تر بۆەوە نابێ بڕێک لەم خەبەرگوزاریانە خۆیانی لێگیرتن و بەشداری نەیگواستنەوە بەشێکی زۆر لە خەبەرگوزاریەکانی وڵاتانە
خەریکی گواستنەوەی ئەو وەضعیەتەن و ئەم خەبەرانە گواردنەوە و ئیخبارەکانی هەر ڕۆژێکی ئەم تەلەڤیزیۆنانەی دەرەوەی وڵات بەشێکی مربوطە بەوەی ئەترازاتانی و ئێستا لە ئێرانە لە ئارادا. بەڵێ هاوڕێ مەحیا پلانتان هەیە بۆ ئەوەی کە ئەم ئاکسیۆنانە هەروە بەردەوام بێت و ئەنگاوەکانی کفایەت دەکایە پلانی دیکەشەیە؟ بەڵێ پلانەکە ئەوەیە کە ئێمە هەتاکو يعني هتاك بهي او وضعيته او روتوا لا يستنى ايران ولا كردستان على رادايا اما بيوشان هو لدين كا جاري وابو ولا حفتيك 2000 3000 كوبونوي وابو ريفيوان واما حتما بيوشان هر اما هل درجي في دينو وحتما مش هالبريواتشيت وتم مثلا كلا اسي حزب كان انيه بشكل زور نوانا واسا لەم کۆبوونەوە بەشدار بوون بەڕاستی ئەمانە سەربەهێز لایەنێکی سیاسی نین مەگەر لە ڕابردووە بووبێتن بەڵام خۆیان بە بەرپرسیارەدانن لەو کۆبوونەوەانە نابژاریکەن و زۆریان هەیە. بەڵێ هاوڕێ مەحیا زۆر سپاس حتمەن مەجالێکدا ئەوەندیتان تۆ دەکەین و زیاتر ئاگادارمان توانین دووبارە حوالی دیکەشمان ئێوە لە تاریخی هاوڕێ ئۆپەراتۆرانەوە ئەیبینن کە بۆ کاتێک کە کاک حسێن هات ئەو مەجالەمان پێ بدەن کە پەیامەکەی کاک حسێن ئێمە ڕاستەوخۆ بڵای بکەینەوە. زۆر باشە پەیوەندیتان بچڵێنن کە کاک حسێن هات ئێمە ڕاستەوخۆ دووبارە زۆر باش. بەڵێ بینرانی ئازیز هەر ئێستا شارەکانی سنە دیواندەرە مەریوان بۆکان بانە مەهاباد زۆربەی شارەکان خەڵک لەسەر شەقامن بە تایبەت سنە خۆشاوە پایمان بۆ هاتووە نووسیانە هاوڕێیان ماندوو نەبن لە نزیکەوە ئەگە ئێرە بینن زانن چ کەشێکی هەیە بەڕاستی هێزە سەرکوتگەرەکان ماندوو بوون خەڵک شەقام بەر نادات و بە دروشمی مەرگ و نەمان بۆ دیکتاتۆر و ژنجیان ئازادی پاشەکشیان بە هێزە ئەمنیەکان کردووە لە زۆربەی شەقامەکانی سنە لاوان و ژنان هەمووی لەسەر شەقامن. ڤیددیوەیەک لە مانگرتن و خۆپیشاندانی ئەمڕۆ بینین زوو دەینەوە خزمەتان. سەرنجاج شەنبه موعود همین امروز اینجا سر 12 همه از دانشگاه اومدن. شنبه 15 مهر دانشگاه آزاد تهران مرکز خونک. مرگ بر دیکتاتور! مهر سرندج اکبر.
تجمع مردم در تحریک کرج. سلام، اینجا سقز 16/7/1401. بینەرانی ئازیز دەچین لای هاوڕێ مەحیە ئیرەجی لە شاری یوتوبوری وڵاتی سوئێد. هاوڕێ مەحیە دەنگی منتان هەیە؟ تكرار الحمل يكريد مدكرين الإيران أنتي ينيمة فاشيستا ألا نستو فاكرين رشيدا بكرا بردستا سوسام كريجة أوكراينا كوفيد ست نيكلارا إيسا سوليداريتي مثالكن أسامة ست يكريجة مدكرين سوسكاني ورا تيفليكا ببين انتهار لما كريتس كهوت ومنيمة كبير إيران سوسكاني بيسا هني ستوبا إيران ورلفون شارك خوين تولى حالة حضرة بجد أبوان نمويان لصبا سكرة الهندسة في دي أبو أوي أنتين جنشيان آساتي زندگی آساتی كبير نور هي عقداري هي اللي تشارك أكثر برا ودشت على سويد. لن يليغا فيمينيستيستا كامبين لن يليغا كبير نور ريبليكوانن فيمينيستيستا كامبين إيران لن يليغا سوليداريتي بكامل سيغرا فاشيسم سوسام يهرب سيغرا دياز تيروريسم. Tack så mycket. بله. هاوره حسین. سبب زنم تو دقیقه. دوستان ما اینجا هستیم در حمایت و همبستگی با جنبش سراسری مردم ایران برای آزادی فوری همه دستگیر شدگان اخیر و زندانیان سیاسی در ایران. جنبش اخیر در حالی رو به گسترش نهاده است که مبارزات سراسری کشور کماکان ادامه دارد و تمام شواهد موجود نشان می‌دهد که بحران‌های هر دم فزاینده اقتصادی، اجتماعی و سیاسی در کنار امواج اعتراضی کارگران زحمتکش در حال سردرآوردن است. در جریان اعتراضات اخیر مردم جان به لب آمده در هر کجا که توانستند نهادهای دولتی و ارگان‌های صندوق را مورد هجوم خود قرار داده و های رهبران جنایتکار جمهوری اسلامی در میان هلهله‌ها و تشویق عمومی به آتش کشیدند. در این جدال برای رفاه آزادی
هاوڕێم مەحبوبە ئیرەجێ ناوەندی کۆمەڵە آنها برای مقابله با مردم آزادیخواه هاوڕێ حسینیش دێت بە همه نوێرایەتی نیروهای مسلح بعد ضد شورش جاسوسان جیرهخواران خود مراکز اطلاعاتی و پلیسی صدا و سیما و همه ارگانهای تبلیغاتی خود را نیز به کار گرفتند. در بسیاری از برون هر کاتی که حسین هات هاوڕێی ئۆپەراتۆر تامەبینێ ئەوە هشدار مردم بۆ یەکیژمەنی چمەوە چونکی ئەو پەیامە بە پارچەکیان بیبیستن زۆر باشە با همه این اقدامات وحشیانه مردم آزادیخواه عقب ننشسته و اعتراض و جدال آنها در شهرهای مختلف بیش از پیش ادامه دارد. متحدانه برای آزادی زندانیان سیاسی و همه دستگیر شدگان اخیر و پشتیبانی از جنبش وسیع مردم در کنار هم هستیم. زن، زندگی، آزادی! بەڵێ ئەوەی کە ئێستا دەیبینن ئاکسیۆنەکە لە یوتیوبوری لە وڵات ڕێوە دەچێت و دیارە ڕێژێکی زۆریش بەشداری ئەم ئاکسیۆنە بوون و ئێستا هاوڕێ حسین بە نوێنەرایەتی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران دێتە ئەوێ و وتارێک پێشکەش دەکات کە ئێستا ڕاستەوخۆ لەگەڵمان دەبن. بەڵێ ئەوە وێڕای سڵاو بەخێراتوی هەموو لایەکانەکان زۆر سپاس دەکەم کە ئەمڕۆژ دووبارە لێرا کۆبوونەتەوە بۆ پشتیوانی داخواست و ویستی کۆمەڵانی خەڵک لە سەراسەری ئێران. هەوڵیان ئەو ڕۆکە ڕژیمی کۆماری ئیسلامی کردە تەواو هێز و توانیە و ئەویست ئێعتراز و مبارزاتێک کە لە 20 ڕۆژی ڕابردووە دەستی پێکردو بێوچان کۆمەڵانی خەڵک ژنان لاوان کرێکار زەحمەتکێش هەموو کەسێک بە هەر شێوەیەک بۆ یەکریان لە دژی ئەم ڕژیمە کۆنە پەرستوویەکە داعیە خەباتیەکەی پێیان وا بوو بە سخۆنڕانیەکی کورتی خامنەیی کە هات و باسەوەیان کرد بە هەڕەشە و گوڕەشە پێی واز بە هەڕەشە و گوڕەشەی ئەم اعتراض و مبارزە کۆتایی پێکرد و جارێکتر سەرسەرین و ڕاحەت ئەخەون. بەڵام ئیمڕۆ بەپێی ئەو ئیطلاعیە بەپێی ئەو ڕاگەیاندنە کە معلمان دانیشتووەکان دانشاپووەکان و اقتصادێکی سەراسەری لە سەراسەری ئێران خەڵک بەدەمیانەوە هاتن و اعتراض و مبارزەیەکی بەگەرم و گۆڕتر هەر ئینسان کە ئێمە لێرە دانیشتین لە گۆشەکەناری ئێران کوردستان بەلوچستان لە هەموو شوێنێک ئەم اعتراض و مبارزاتە ساڵێکی زۆرترەوە هاتنە سەمەیان. ئێمە لەم خەباتە پامان نیاوەتە دەورانێک کە ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ ئاسانیە ناتوانێت نەجاتی بێ بەدەستیەوە. ڕەنگە ئەم اعتراض و مبارزات جريانا تولاني بيت أنا قوة ثانية الرجيم الكوماري الإسلامي نروخت سرعتها ضرام رجاء كتير سبب قرانا ويبونيا كمالاني خلق لقرانا وكيا ترسل تالوي كبربر وبيشو سنجر بسنجر يخبى كوماري إسلامي بقرن قرانا ويان يعني ما نايس سرقتي دوبارا دسكيري وزندان أشكنجا والسكوتێکی دووارە بەمەڵانی خەڵک بەتایبەت
شنانی ستم لێکراو کە 43 ساڵە بە عمری نەگریسی ئەم ڕژیمە کۆنەپەرستە ئەمانە ناڕەحەتی و گیر و گرفت و مشکلاتیان پەمی خوان ێسە لە دڵیانە ئیسە وەختێک ئەم هەموو اعتراض و مبارزە کریانە ناتوانن بگەڕنەوە ناتوانن حجاب ئیجباری جارێتر بەن بەسەریانە ناتوانن دوبارە وەک ئاپارتایدی جنسی لە کۆمەڵانی خەڵک جیایان بکەنەوە ئەم ژیانە ئەم لاوانە تازە ناتوانن قەوانینی کۆنەپەرستانە و دواکەوتووی جمهوری ئیسلامی بەسەر خۆیانە قبوڵ بکەن لاوانی کە ئیمڕۆ هاتوونە سەرمەیان کۆماری ئیسلامی 42 ساڵ ڕەنجی بۆیدا پێی وابوو ئەمانەی تر کەسانێکن کە بە ئەهدافی ئەوان بە ئیدۆلۆژی بۆ گەلیوی ئەوان مارتێن و تا ئاخر ئەمریان متێع و سەربەڕای ئەم ڕژیمان بەڵام واقعیەتەکە نیشانیدا کە لاوان ئیمڕۆ لە هەرچی وەختە زیاتر هاتنە سەرمەیان و ئەم ڕژیمە نەفیسە لەسەر حقوقیان لاوانەوە هەر ئیمڕۆ لە دانشگاه ئەلزەهرا کە جمهوری ئیسلامی ئەم دانشگایە وەک حەوش خەڵوەت خۆی داهەنیا بە حزوری ڕئیسی کە چوو بۆیانە بەناو ئەوەی کە دانشگاکان لەفتاکاتەوە دەست پێ بکا شعاری ڕئیسی بڕۆ گڕشە و دریا لێنا هیچ ئیجازەیان پێ نادا کە قسە بکات لە تەواو دانشگاکانە ئوستادان دانشگا هاتنە سەرمەیان لە تەواو مەدرسەکانە ئیمڕۆ معلمین ئیعلامیان کرد ئەگەر هەر تاڵێک مو لەسەر دانش ئامۆزەکانمان کەم بێتەوە ئێمە هاینە پاویانە لە مەیانە و لە مەیان مبارزە دەرسی ئستقامەت دەرسی مبارزە و دەرسی یەکگرتوویان پێ نیشانە دێ ئێمەش لێرە داواکەن کە ئەم یەکگرتوویە بە تەواو مەعنا ئەشێ بەڕێوە بچێت تا لە گۆڕنانی کۆماری ئیسلامی و بە هیوای ئەو ڕۆژە هەمومان کە 42 ساڵە 43 ساڵە ئارەزومانە ڕژیمێکی کۆنەپەرست کە هیچ خصوصیەتێکی بە دنیای ئەمڕۆ ناخوات ئەم ڕژیمە لەسەرمان سەری کۆتا بێت و بڕێت لە شوێن کافەیە زۆر سپاسان دەکەم ژن ژیان ئازادی کاک ئەمیر هەروە ئاگاتان لێبوو کاک حسین لەلایەن کۆمەڵەوە لە هەروەها هاوڕێیانی و شعرێکی شێ ئەوەی شەخوێنێتەوە ئاگاتان لێ بەڵێ پێم خۆش بوو لە خزمەتە لە بیخوێنەوە سێڵاوی سەرهەڵدان و ڕاماڵی وەرنەوە وەرنە مەیدانی خۆتان لاپاوی بەلێرفە و بەگرفتر لە جاران وەرنە ریزمان وەرنە ریزی شەقامەکان بەلێرفتر لە شەڵماش و بەهێزتر لە سیوان وەرنە ریزمان وەرنە ریزی شەقامەکان تێژڕەوین تیشتر لە ئارارات و بەجۆشتر لە گەرمیان وەرنە ریزمان وەرنەوە شەقامەکان پشکۆی ئەو مەشغڵانەی بۆ بوونەتە شکۆ وەرنەوە مەیدانی خۆتان وەرنەوە شەقامەکان چرای ئەو ماڵانەی نەکەوتن لە سۆسۆ وەرنەوە ریزمان وەرنەوە شەقامەکان سرودی ڕاپەڕین و اعتراض و شۆرش وەرنەوە مەیدانی خۆتان هەستانەوە تاو دەدەین وەرنەوە شەقامەکان وەرنەوە مەیدانی خۆتان ساڕێژ بۆ برینی ئەشکەنجە و زیندان وەرنەوە مەیدانی خۆتان گولەی ئەو چەکانەی وا نەپێکراون وەرنەوە شەقامەکان شاخین بە سەنگەری شارە شاخ لێوەستاوین وەرنە مەیدانی خۆتان ڕاوەستاوین بە 24 ڕۆژەی سنەدا وەرنەوە
ڕۆژمێری شەقامەکان داهێنەرین بۆ ڕەنگی کار و تێکۆشین وەرنەوە مەیدانی خۆتان وەرنەوە شەقامەکان بۆ ئێعتراز و شەڕ و شۆڕش ئەلف مەلیۆن دۆستان بەڵێ ئەو شارەی بەڵێ وەک ئاگادار بوون ئەو کامێک لەلایەن کاک حسێنی حەمیدیەوە و کۆندانی کوێنتی ناوەندی کۆمەڵا هەروەها و کۆمێنەری حەوزەی یەکێبواری لە شاری یەکێبواری حزبی کۆمونیستی ئێران دەرەوەی وڵات بەیانێکی دا شارێکیش کە لەناوە هاتبوو پێشکەشی کرد کاک ئەمیر هەم لە خزمەتتانە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ مەحیا حتمما دووبارە دێنەوە پەیوەندیتان پێوە دەگرین و زیاتر ئاگاداری ئەوێمان بکەین هەروە لە سەرکەڵ بێنن دوای دێنەوە خزمەتتان. بەڵێ بینەرێکی ئازیزمان بە ناوی بەحمەن پارچە شەرێکی کورتی نردووە نووسێتی سڵاو هاوڕێیان ماندوو نەبن زۆر دەستخۆشیتان لێ دەکەم بۆ ئەوەی کە ئەو ماوەیە بەرنامەی ڕاستەوخۆ و ئاگاداری هەموو شوێنەکانی کوردستان و شارەکانی ئێرانتان کردوین. ئەمڕۆ کوردستان جارێکی تر خۆشاوە. منیش بم بۆنەوە ئەم شعرە نردووە شعرەکەی خۆیەتی بە ناوی بەحمەن نووسێتی ئەی دژ بە ئازادی تۆ ئەبەزیت و تۆ ئەبەزیت ئەژنۆدا ئەدەی بۆ خوێن بۆ فرمێسک بۆ ئازادی چاوەکانت ئەکەی بە هەور بۆ ئەحواڵت باران ئەبارێنی تۆ ئەبەزیت دڵخۆش مەبە بە یاری دیکتاتۆریت لەم مەیدانەدا من نابەزم بەس دەنگم ئەەکەم بە چەکی یەسم و گوێی دوژمنمی پێکەڕ ئەەکەم خوێنم ئەەکەم بە لافا و دژ بە دژم لافاوێکی پێڕێ ئەخەم تا ئەتبەزێنم و ژین ئەگەێنم بە ئازادی. زۆر سپاس بۆ کاک بەحمەن بۆ ئەم پارچە شعرێ و کە دەستخۆشی نردووە بۆ هەموو هاوڕێیانێک کە لە بەرنامەی ڕاستەوخۆدا کار دەکەن. زۆر سپاس بۆ کاک بەحمەن. بەڵێ بینەرانی ئازیز هەر ئێستاش وێنە و ویدۆمان زۆر بۆ دێ لە شارەکانی کوردستان کە خەڵک لەسەر شەقامن لە بەعزە شوێنێک لە مەدرسەکان کە مامۆستان کە مانیان گرتووە بەڵام کچانی مەدرسەکان دەبیرستانیەکان خوێندکارانی زانکۆ هەر هەموو لەسەر خیابان و بە دروشمی ژین ئازادی مەرگ و نەمان بۆ دیکتاتۆر ڕوبەڕووی هێزە سەرکوتگەرەکان و لە بەعزە شوێنێک تێکەڵچوون لە ئارادەیە. با بچین ڤیدیۆیەک لە مانگرتن و خۆپیشاندانی ئەمڕۆ بینین دوایش دێنەوە خزمەت.
بەڵێ بینەرانی ئازیز هەروەک ئاگادارن ئەمڕۆ دووەمین بانگەوازی شۆڕای هاوانگەی ڕێکخراوی سنفی فەرهەنگیان بۆ مانگرتن لە ئێران بەڕێوە چوو بە تایبەت لە کوردستان هەموو لە شارەکانی کوردستان یەکپارچە دوکان و بازاریان داخستووە و لە زۆربەی شارەکان ئێستا خەڵک لەسەر شەقامن و لەگەڵ هێزە سەرکوتگەرەکان تێکەڵچوون لە ئارادایە و خۆپیشاندانەکانی شەروا بەردەوامە. ئێمە ئەمڕۆ بە بەرنامەی ڕاستەوخۆ دێنەوە خزمەتان دیسان بۆ ڕۆماڵکردنی راپۆرت و هەواڵەکانی ئەمڕۆ فعلەن کاتی ماڵاواییتان لێ دەکەین دواتر دێنەوە خزمەتان و ئاگاداری ڕووداوەکانی ئەمڕۆتان دەکەین. شنبه 11 مهر 16 مهر عذرخواهی میکنم 16 مهر دختر دبیرستان شهر سقز. آفرین. جرگای سور شیراناوا نمگرو کلفای کردستاناوا نبویا گیرتن خود تیار داکین بانگوازی گشتیری کار داکین هر بجی حس بی خباتار اشتری چی هر بجی حس